خانم سەکینە جوانمەردی بەخێر بێی بۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا. سپاس و دەکەم دەستخۆش کە ڕێگاو داوە پێم لێرە ماوەیەک لە خزمەتی زەنابتووە بینەران و بیسەرانداوم. سپاس دەکەم. خانم جوانمەردی جەنابەت مێژوێکی وەکو دەڵێن پڕ لە شانازیت هەیە وەکو ژنێکی کورد لە زۆر بوارانەوە شوێن پەنجەی جەنابەت دیارە جەنابەت سکرتێری یەکەتی ژنانی دموکراتی کوردستان بوونە و هەروەها ئەزمونتان هەبوو وەکو پەرستار یا بەهیار بوونە لە شاخەکان. پێم خۆش بوو جەنابەت خۆت زۆر بە کورتی باسی سەرەتای چالاکیەکانی خۆتان بۆ ئێمە بکەن. هەروەک دەزانین کە حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە مەهاباتێ لەدایک بوو و هەر لەوێش بوو کە کاتی کۆمار پاس دوو هەفتە دامەزرانی کۆمار لە مەهابات یەکێتی یایان یا یەکێتی ژنان دامەزرا دەرزم یەکێتی لاوانیش دامەزایکی جوانان بەڵام یەکێتی یایان یا یەکێتی ژنانی ئەو کاتکە لە سەرۆکایەتی خاتومینە خانمی قازی دەستی بەکار کرد دەماوەی کووردا کاری زۆری کرد کاری بە نرخ و باشی کرد ژنەکان مەسەن بۆ وێنە ژنەکان هاتن وەختێکی ئاڵای کۆمار هەڵکرا لە مەهاباتێ مەدرسەی کسانی مەدرسەی پەروانە لەگەڵ مەعەلیمەکانیان هاتنە ڕێژە ڕۆیشتن لە بەرابەر شخصی پێشەوە و ئەو میوانەیە کە تقریبا 16,000 نەفری لێبوو وە سرودیان خوێندەوە کسانی مەدرسەی پەروانە و دوو دانە لە خوشکەکان بەنێوی ویلمەی سەیادین و خانمی خەدیجەی هەیدەری پەیامی شادباشیان پێشکەش کرد و خوێندیانەوە کە نووسرا بوو لە پێشدا کە دەو پەیامەدا پیرۆزبایان کردەوە داوایان کردو کە خەڵک یەک بگرن و دەست لە خوێندنی شەڵ نەگرن بتوان بەوەی کە سەرکەوتوو بن یەکێک لە پایەکانی سەرکەوتنە چون دەزانین ئەو کات ئێران وڵاتێکی دواکەوتوو بوو کوردستانیش بە تایبەت لە دواکەوتوی پتردا ڕاگیرا بوو ئەو شارێکی چووکە بوو کە خەڵکێکی باوجین کە جوانی ڕۆشنبیر و بە ئەزمموی تێدا بووە کەسێکی وەک پێشەوە قازی محەممەدی تێدا بوو کە توانی ئەو یەکێتی ئەو کۆمارە دامەزرێنە دەزیم خەڵکێکی زۆر فەقیر و دواکەوتووە نەخوێندەواری لە بە فەقر لە باتی فەرهەنگی و لە باری مادیشەوە هەبوو جاوە بۆ خۆی شتێک بوو بۆی کە هاندەرێک بوو ژنی کورد لە ماڵە بێتە دەرێوە ژنی کورد بتوانێت بزانێ ئەویش حقوقێکی هەیە کە دەتوانێت کارێک بکە نەفسەن ژنەکان ئەو دەی سندەستیاندا قەڵەم کە زۆر لە ژنەکانی مێ ئێستێ ناوێنن شتیان نووسی لە ڕۆژنامەی کوردستاندا چاپ کرا و بڵاو بۆەوە و مەدرسەیان دانا و زۆر کاری دیکەیان کرد چەند دەفتەری کاریان دانا و دوو نەفەر سێ نەفەر لەوێ ئیستخدام بوو بۆ هەر بە دەفتەری یەکێتی ژنان و زۆر شتی دیکەش هەیە کە پێوان بێ دەو بەرنامەیدا ڕەنگەجێ نەبێ هەمووی باس بکەین. پێم خۆش بکە ئەگەر جەنابەت بە یارمەتیت باسی چالاکیەکانی خۆتان بکەیت چۆن بوو ئێوە دەستان بەو چالاکی کرد بە تایبەتی لە بواری ژنان چونچی بە خۆ دەزانی ئەوەندە ئاسان نییە لە کۆمەلگایەکی وا بڵین باوک سالاریە پیا و سالاریدا بە تایبەتی لە نێو ڕێکخراویشدا هەر ڕێکخراوەیەک بیتن کە زۆربەی پیا و بڕیاردەرون و لەسەرەوەنە و ینی پۆستی سەرکرداتیان هەیە جەنابەت چۆن ینی باسی ئەو دەممان بوو بکە کە ئێوە دەستان بە چالاکی کردووە ینی لە چ زەمینەکەوە ئێوە لە بواری ژنان چالاک بوون. دیێرە کاتی سەرهەڵدانی شۆڕشی ئێران شۆڕش لە وڵات بەسلا ژنی کوردیش تون ئەو کات ژنی خوێندەوارمان زۆر بوو ژنی دانیشگاتی دەمان زۆر بوو وێڕای ژنەکانی دیکە وێڕای خەڵکی دیکەی ئێران سەرتاسەری ژنیش لە کوردستان هاتنە دەرێ هاتنە مەیدان هاتن کار و چالاکیان لەخ پیشاندانەکان لە مانگرتنەکان لە هەموو شتێکدا بەشداریان کرد دەو حاڵەشدا حیزبی دموکراتی کوردستانی ئێران چەند نەفەریشی لە هاتبەوە ئیدێک لە کچەکان لە مەهاباتەیە مەسەن وەک مەسەرن خوشتی خۆمەرزەی جەوانمەرد حوسەتی دەباغی چەند کچی دیکە ئەوانە ئەعلامیە بنێوی خوشکە لەیلا دەنووسرا بەدەستی دەیان نووسێەوە شەوانە دەیان برد لە خەیابان و کوچیان دەدا هەر ئەوە من ئەو کات دەڵێم ژنی کورد بۆ خۆی هاتە دەریا ینی ئەمە پێش چەند ساڵەوەی پێ ساڵی لە کاتی کۆمار ژنی کوردیان هێنا دەریانی حیزی پێ نادەرێ پێشەوە بەڵام سەر وەختی شۆڕش کرا شۆڕشی گەلانی ئێران کرا ژنی کورد بۆ خۆی هاتە دەری هاتە سەر و باوەڕێکە دەبێ حەول بدا بۆی کە شتی پترەوە دەستبێنێ هەر ئەوەندەی کە من ئازادێکی مختصرم هەیە لیباسێکی جوان دەبەر دەکەم یا کارێکی سادەم هەیە ئەوانە دیارە هێندێک هەن ناڵێم نیم نەفی ناکەم بەڵام ئەساسی کار نییە بەوەی کە ئەمن بتوانم
خۆم نیشاندەم ژنی کوردیش کە نیشاندا کە کەمتر لە ژنی دیکەنێ. پێم خۆش بوو زۆر باسی ئەوە دەکەی کە جەنابەت دیارە ئەندامی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانن. پێم خۆش بوو بۆ خۆت وەکو ئەندامێک بە درێژای ئەم ساڵانە ینی بوون بە ئەندام لە حیزبێکی کوردی وەکو حیزبی دموکراتی کوردستانی ئێران چ دەرگایەکی بۆ ژنان کردوتەوە؟ دیارە بوون بە ئەندام ئەو دەمی هەسان بوو هەر کەس دەیتوانی بێ بە دەرزیێنەمە کە بە ئەندامیش بوون کاری ژنانیشمان دەکرد. دوای هاتنە دەریە دیارە باسی و فعالیەتانی ئەو کات ناکەم چون کەمێک توور و درێژە چۆن زۆر کارکرد بەڵام کە هاتیینە دەلێ مەزبوط بوو پێشمەرگەکان پسنە نێو شارەکان بەجێ بڵێن هندێک لە ژنەکانی چوونە دەرێ دیارە چوونە دەری ژنەکان لە دەریای کچەکان بڵێن ژنەکە ڕەنگە دەگەڵ مێردەکەی دێ بەڵام کچەکان کە زۆربیان سم بە ڕێگای دەگەڵ حیزبی دیکە کەوتن دەگەڵ سازمانی دیکە کەوتن زۆریش دەگەڵ دموکراتی کەوتن خودی چوونە دەرەکە مشکلە یعنی خودی خەڵکەکە هندێک لەسەر و باوەڕێدایە کەم بسن کتێک چۆن دەچێتە دەنیا و پیاوانەدایە ئەوە گیرە گرفتێکی زۆری هەیە کە دێ دەرێژ لە دەرێ کار دەکە ئەوی شەیەتی بەڵام دەبێ ئەتۆ چ بکەی نابێ کۆڵ دەی ئەمەش لەوێ کە کارمان کرد لە نەخۆشخانەی بەتەنی ئەمە بووم وایندی کەم و پیابوون مشکلات یەکجار زۆر بوو لە باری کارەوە کەس نەبوو بێت تا شیویشمان بۆ بکە ئەمن ناڵم جەڕاحیم دەکرد جەڕاحیم نەکردووە بەڵام هاوکاری دوکتریم کردووە شێوە دەچوم شیوم دەکرد باسم دەشوش چشتم لێ دەنا یعنی ئەسن بۆ خۆشم پێم سەیرە چۆن ئەمن ئەو هەمەکار ئەوانە دەکرد لەبەرەوەی کە وەکو ژن ینی وەک دڵ ئینسان غەریزیە زۆرشی دەیکات مثلا لە نێو پیاوانی ئە تو چاتر لەوان دەزانی چێش لێنێ چاتر لەوان دەتوانی لێباز بشوێ هەرتن ئێستا لەوانە پیاوەکان لەگەڵ من کۆک نەبن بەڵام ئایا لەبەرەوەی دەتکردیان دەبی ئەو چاوەڕوانی لە جەنابەت هەبوو کردباتە ینی چۆن بوو؟ نا ئەو نەبوو ئەوە بوو چۆن من هاتوومە دەرێ ئەو ڕێگام هەڵبژار بوو بە وەزیفەی خۆم دەزانی هەموو کارێک بکەم نەخۆشخانەش کەسی لە نەبوو ئەمە برینداری شارەکانمان بۆ داهاتی سەردەشتەیە بۆکانەی مەهاباتە ئەو بریندارانەی کە جەمهوری ئیسلامی لە دەوروبەری مەهاباتی ئەوەی لە کوورەخانەی ئەو هەموو قەت و عامی کرد بۆ بریندارەمان بۆ داهات ئەو بریندارانی کە ئاوری کردبووە لە دێهاتی بۆکانە ئەو خەڵکە بێ پێخاوسیەوە نێو نێو ئاورەکەی و دڕۆکەی خست بوو ئەوەی کە تۆ باران دەکرد لە قەڵە لەکن بە پیان دەهات نەوێ و خەڵکە مەجبور بووی وجدانان ئەتۆ نەتدەتوانی وەک پەرستارێک وەک کوردێک وەک ژنێک ئەمن یعنی نەمدەزانی ماندوم نەمدەزانی بۆ دەبێ بیکەم دەمزانی دەبێ بیکەم نەمدەزانی بۆ چون وەک وەزیفێک بوو ینی لە من جوێ نەبوو ئەو کارە تازە سەرگور عەباسی شەید ببوو کە زەربێکی زۆر بوو بۆ من ینی لە بیرم نەدەچوو شەید بینی شەید کرانی سەرگور عەباسی و سەروان سەلەبی و مەحموود بالابەرز لە مەهاباتێکە من لە کنیان بۆ مەگەر سەرگور عەباسی تەواوی کردەوانە هەموو بۆ من ئەوە بوون ینی پێم وانە بوو شتێکی دیکە دەبێ یەکی دیکە بێ یا ئەمن ماندوو دەبم بێ ماندووی دەم کرد و تا هاڵێکی چێشامان بەڵێ دوای پێچووکە جەنابەت هاتێ دەرەوەی وڵات دەکرێ باسی ئەو ئەزمونەی خۆت بکەی بۆ خۆ دەزانی ئەوانەی کە ئێمە بە تەمەندینە دەرەوەی وڵات بۆکو ئەمریکایی یان ڕۆژاوا پێ دەڵێن شۆکی فەرهەنگی دەکرێت باسی ئەزمموی خۆت بکەیت چ لە لات زۆر سەخت بوو کە خۆت بگونجێنی دەگەڵ کۆمەلگای نوێدا دیارە من کە هاتمە ئێرە ئەڤڵین کۆنفرانس کە گیرە ئەمن چوم ڕێم هێناوە پسمەوە کوردستانە بەڵام دوای نەکرا ئەمن ئەو دەمی لێ بوومە 50 ساڵ تەمەن و زۆر بوو بەڵام بەڕاستی لەوێ دەژیان یعنی فکرم زکرم نان خواردنم ئێستی زۆر وام دەڵم ئەو شتەی من زیادیە خۆزگە توانی بام تیارێکم گرپایە ئەوانە هەموو برباوە ینی ئێستی باش بوو هەمیشە لەوێ بووم هەتا من نووسوم حملەیان بۆ کراوە ئەمن لە خەوێدا دیتومەوە خەبەر هاتم شتەکە ڕاست بووە یعنی ئاوا لەوێم ئێستا ئەگەر بۆم بکرێ پێم خۆشە پسمەوە بێ بەڵام مشکلاتی ئێرەکە بۆ ئەوڵەن کە ئەمن ماندوو بووم تووشی ئارترۆز و هەر حاڵ مشکلات بووم زمانەکەم مشکل بوو بۆ فێر نەدەبووم ئحساسم دەکرد هێندێک پێم خۆش بوو کە وەک ئینسانێک تەمەشام دەکەن لە وڵاتی قەدرم دەگیرێ لە وڵاتی سوێد حقوقێکە مەیە ئەو نییە کە مەزم بە خەیابانێن بڕۆم شتێکی بکرم بێمەوە ئەسکەرێک یا پاسدارێک ساچی من بگەڕێ یا پاسی من سزیلی من وەرگێتە مشایکە لە سوێدی ڕاحەت بووم بەڕاستی ڕاحەت بووم حەسامەوە من ئێساسم کرد وەک ئینسانێک تەمشام دەکەن و لە لایەکیش کە ژن لە ئەوروپایە ئازادی هەیە ژن حقوقێکی هەیە ئەوەش بۆ من شتێکی باش بوو کە توان بڵم بێگانە بووم زۆریان دەگەڵێ دەڵێ لە ساڵی 2008
لە مانگی حەوت ئەمنستی ئینتەرناشناڵ ڕێکخراوی لێخۆشببوونی نێونەتەوەیی راپۆرتێکی بڵاو کردەوە لەسەر کوردەکانی ئێران کە چۆن پێشێلکاری مافەکانیان دەکرێت لەلایەن ڕژێم لەنێو ئەو راپۆرتەدا شتێکی زۆر سرنجڕاشێش بوو باسی ژنانی کوردی کرد کە کوتی ژنەکان دوو جار دەچەوسێندرێنەوە دوو کۆسپیان لە بەردەمە یەکەچیان لەبەرەوەی خۆیان ئەندامانی کەمینەی کوردن کەمینەی کوردژادن وەیەکی دیکان لەبەرەوەی کە لە فەرهەنگێک لە دادەژین لە کەلتورێک دادەژین کە پیاواندا بەسەریدا زاڵن و ئەوەی ئەگەر با بگەڕێن ینی بە خێرابێنینە 2013 لە 2013 لە مانجی چوار لە ئێران لە شاری مەریوان چەند پیاوێک سزادران لەلایەن دادگا سەزاکەیانەوە بوو کە جلوبەرجی ژنانیان دەبەرکراوە بەنێو شەقامدا بژێردرێن وەکو دەڵێن بۆەوەی کە سەرشۆڕیان کەن یا خوان هەر نێوەچی لێ دەنێن بەڵام ئەوە بوو ئەوە هۆی ئەوە کە ژنەکان دەنجی ناڕزایەتیان دەربڕی و هەروەها پیاوەکانیش لە دەرەوە بە تایبەتی هەستان لیباسی کوردی ژنانیان لەبەر کرد و کوتیانێ مەوەکو دەڵەن ینی ئەو شەرمێشکە کە جارێکی دیکانن ڕژەم نەتوانین سزای وا داسەپێنیتر پێم خۆش بڕای خۆت لەو بارەیە بفەرمووی هەم راپۆرتەکەی ئەمنستی و هەم بەو شێوەیە کەوا پشتیوانی لە ژنەکان کرا ڕاستە ژنی کورد ئەمن دەڵم پتریشی زوڵم لێ دەکرێت بۆی کە کووردا بۆی کە ژنە بۆی کە سونیە لەو جەمهوری ئیسلامیدا بۆی کە فەقیری مادیشە کە فەقیری مادی بووی فەرهەنگیشت پێوەیە ئەوەل هەم زوڵمی سیاسی لێ دەکرێت هەم مادی لێ دەکرێت معنەوی هەم وەک ژنێک هەم وەک دینەکەی هەم وەک نیژادەکەی من بە دوو داینانێم بە پتری دادەنێم و خودی کۆمەڵەکەی خۆشمان کۆمەڵێکی پیا و سالیارێ و ئێستا بەداخەوە نەزان ڕەنگە هێندێک پیان ناخۆش بێ لە کوردستانی باشوور ئیسلام زاڵ بووە بە وەسیلەی دیسان زوڵمیان لێ دەکەن ئەو هەموو ژنە دەکوژن کە دیارە لە باکوور لە ڕۆژهەڵات ئەو هەموو ژن کوژێنە بەڵام ژن خۆ سووتاندن خۆ دەسووتێن بەتایبەت لە ئیلام لە ئیلام و لە خۆزستانەوانەگە بڕۆین لە سیستانیە بەڵام من باسی کوردستان دەکەین لە ئیلامێ بۆ ژنەکان زۆر خۆیان دەسووتێن بۆی کە فەقیرە لە فەقیر ڕاجراوە شەڕیان لەسەر بەسەردا سەپاوە کە هەموو هەڵاتن بەولا بەولای هەندێک ئەو ژنانە چاوەڕویان کراوەتەوە هەندێک دەزانن ژن چ ئازادێکیە چ حەقێکێ کە هاتوونەوە دیسان پیاوەکان هەمان پیاوی قەبلین هەموو پیاوی پێشوون کە زۆر بەرچاوتەنگن زۆر دەمارگرژن تەعەسوبیان هەیە بەسەلەن و یا خودی فەقیریش دیسان بنمایەکە کە ئەو ژنانە خۆ دەسووتێن ئەوە هەموو دەگەڕێتەوە سەر حکوومەتێ و سەر بێدەسەڵاتی کورد بەڵام ئەوەی کە هێناوێتی چەند نەفەری داناوە کە بەوەی کە تەنبیە ئەمکان لێ باسی ژنانیان دەبەرکردەوە دیارە حکوومەت ڕەنگە لە پێشدا شکاری وای کردبوو لە 2009 ئەوە بێعەقلی و نەفامی حکوومەتە دەن بە نەزەری من دەگەینە ڕەنگە قسێکی ناحەزیش بێ منەوەی دەڵم بەڵام جوێ لە بەرساوتەنگی زۆر لە بەروەی کە چون ژن لە ئێرانێ هیچ حقوقێکی نییە ناتوانانی هیچ ئەینی کورد ژنی کورد لەلایەک وەک کورد وەک سونی و ژنی دیکەش حەقی نییە مەسەلەن لە ئەو شغڵە ئەسلی شغڵە گەورەم لە سەر و کۆمار چۆن کوردێک ناتوانێت ژنێک ناتوانێت ژنێکی فارسیش ناتوانێت یا ژنێکی شیعە دەرنەتیتر ئەو کە ئەو کاری کردو پێی وایە مەسەلەن ژن زۆر بێ ئەهەمیێتە بەڵام وانە پیاو ئەلعانەکانە بەوەی کە ئەلعان ڕاگەیاندراوی گشتەیە خەڵک چاوگوێ کراوەتەوە لە دەری خەڵک زۆر چوونەوە ئەو شتەی بەغەڵەت دادەنێکە ینی پێی وایە ژنێک لە پیاوێک هیچ کەمتر نییە لەباری فکریەوە لەباری ڕەنگە لەباری فیزیکیەوە فەرقی هەبێ بەڵام لەباری دیکە ئێستا ژنان دەتوانن هەموو کارێکی ماشەڵار دووەرگرن لەباری فیزیکیەوە ڕاستە هێندێک جیاوازی نێوان ژن و پیا هەیە بەڵام ژنانیش دەتوانن هەروە بەتوانن بەڵێشیان سەلماندۆ بەڵێ جوانمەردی دیارە دەگەینە کۆتایی و توێژەکەمان پێم خۆش دواوتەی جەنابەت بیتن لێرەوە لە ڕێگای دەنجی ئەمریکاوە چ وتەیەکت هەیە بە تایبەتی بۆ باشتربوونی باری خانمان و نەهێشتنی تونند و تیژی یا مەسەلەی خۆسووتاندن بە تایبەتی لە کوردستانی ئێران وڵای ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو ژنانەی کە بەسلا کار بەدەستن کاریان بەدەستە دەتوانن هاوکاری ئەو ژنانە بکەن بە ڕوونکردنەوە کەس بدەن بۆ پیاوەکان کە مەسەن یا ژنەکان ئەسەن خۆش بۆ خۆ دەسووتێن ئەمە کە خۆم سووتان زەرەکە بۆ خۆم دەکا یعنی بێ ڕوون ئەو ژنانە ڕوونکرێنەوەکە ئەو خۆسووتانە ئەسەن غەڵەتە یعنی بە نەزەری من ئەو ژنە مەبارزەی موسپەت بکە مبارزەیەکی دیکە بکە لە باتی خۆی بسووتێنە لە پێش هەموو شتێکیدا گەژن بتوانێت کارێک بکە بۆی کە لەباری مادیەوە لەباری ئابوووریەوە لەسەر خۆی پێی خۆی ڕاوەستێ و
سەحی فەرهەنگی خۆی بەرێتە سەریا ئەو فیلمانەی کە ئێستا ئێران تەرجمەی دەکاتەوە بڵاوی دەکەنەوە ژنەکان هەموو دادەنیشن ئەوە بە زەرەرەوە بە قازانە هیچی لێ فێر نابن ڕادیۆ گوێ بگرن تەلەڤیزیۆنی کوردی دیکە بەرنامەی باشیان هەیە ڕادیۆ بەرنامەی باشی هەیە و کە سەوادیان هەبوو دەتوان لەوانە کەڵک وەرگن کە ئەوەی لەوانە کەڵکیان وەرگرت فکریان چۆ پێشە دەتوانن کاریش پەیداکەن مهم ئەوە نییە پسنە هەتمە پسنە دانیشگایە کارێکی سادەی کاری دەستیش دەتوانن ژیانی خوانی پێتامین کە بۆی کە پیا و منەتی لەسەر نەکا بڵێ ئەمن نانت دەدەمێ دەڵێ زۆر سپاسە دەکەم خانە ئەم سپاس گوێە